ماوەی زیاتر لە نیو سەدەیە و لەگەڵ هاتنی هەر جەژنێکی قورباندا دانیشتوانی ناحیەی تەکەی جەباری قوربانیکردنی بە کۆمەڵ ئەنجام دەدەن. خەڵکانی بەتەمەنی ناحیەکە دەڵێن بە بیرەوەری ئەوان و باوباپیریان هەموو ساڵێک قوربانی بە کۆمەڵ لەلایەن هاوڵاتیانی ناحیەکەوە ئەنجام دراوە. تەنانەت لە ناوڕاستی ساڵی نەوەدەکانیشدا کە بە ساڵانی گرانیەکە ناو دەبرا، بەڵام ساڵ بۆ ساڵ ڕێژەکە جیاوازترە. باس لەوەش دەکەن ئەم ساڵ بەراورد بە پارساڵ و ساڵانی پێش و ڕێژەی قوربانیکردنی هاوڵاتیان زیاترە. ئەوەی من لە فکرم بێ، خۆم لە فکرم بێ، دە 50 ساڵە ئەم تەکێ هەر ئەوە قوربانیەکە 50 ساڵە بێت. ئەوەنەم لە فکرە هەموو ساڵێ بەم شێوەیە زیاتر نەکەمتر. ئەتر ئەوە قوربانیەکە واجبە لەسەر هەموو موسڵمانێک بۆ دوای ئەمە یعنی ئەوەی پارەی هەبێ فەرزە بکات، هەر کەسێ پارەی هەبێ فەرزە قوربانی بکات. اینجا تەکێش لەخوا بەجیا بێت، ئەوەیشی نەیشی بێ هەر قەزەکە هەتا قوربانێکە بکات بۆ ئەوەی خوا لەم تەکێ ڕازی بێت. وەڵای مامۆستا تەقریبان دەمێکە ئەم ژاکرێت و ئێمە بە بیرۆنیمە کراوەیتە لەوە پێشی ناتوانین بڵین ئەوە ساڵایە لەبەرەوەی بەزەوەی کە بێ ئێمە بتوانین بە بیرمان بێ کراوە یعنی دەمێکە بەڵێ هەڵە وەڵا دەمێکە ئەمە طبعا ئەمە سنەتی باوە گەورمان ئیبراهیمە و دوای ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی هەر کەسێ ئەگەر توانای قوتی هەیە نەیکات نێت بۆ مزگەوت. ئیتر ئەمە سنەتێکی گەورەیە ئینشاءالله بەردەوامیش دەبین ئینشاءالله لەسەری. بەشێکی تر لە هاوڵاتیان باس لەوە دەکەن سەرەڕای دواکەوتن و لێبڕینی موچەکانیان، بەڵام ئەمان بەهۆی پابەندبوونیان بە ئاینی پیرۆزی ئیسلام و خۆشەویستیان بۆ سونەتەکانی پێغەمبەری سەروەرمان درودی خوای لەسەر بێت، ساڵانە و لە هەموو جەژنێکی قورباندا بەردەوامن لە ئەنجامدانی سونەتی قوربانیکردنی بە کۆمەڵ لە ناحیەکەیاندا. وەڵای خەڵ بۆ خوای گەورەی بە خوای گەورە لێ خۆشەوە. دوایمش وەکو کەسایەتی و جەباری هەموو ماڵێ بوونە و نەبوونە قوربانیەکە لە قوربانیە ئەوەی هەی بێت و نەیبێت قوربانیەکە وە ساڵانەش ینی لە حەد بەدەرە قوربانی لای ئێمە لە حەدی خۆی ماڵەکەم تقریبا ماڵی بۆ 6 کیلۆ لە 5 کیلۆ کەمتری نییە بۆ 6 و 7 دەگەڕە هەم ماڵی هەموو ساڵێ هەموو حیوانەکە ئەو ماڵانە سەرێ بڕێن بای خۆیان لێک لە دنیا و دوای دێرن بۆ مزگەوت. ئاژەڵەکان هەمووی لە ماڵەوە سەرە بڕێن خۆیان ئیتر هەیە چاکێکەوە هیچی لێرە خۆمانەوە گەنجانە چاکێکەکەی ئەی کێشین هەموو یەکێشین بزا چەند دەرەچێ دوایی بزا ماڵەکان بۆ نمونە سام 210 ماڵمان هەیە ئێمە ئەگەر قەن و ڕبعێک هاتوێ دابەشی 210 ماڵێکەکەین ئیتر ماڵەیە 5 کیلۆی بەرەکەوێ هەروە هاتووە دابەشەکەین و سوپاس بۆخوا نایس تاسیرێکی نەبووە هەروەکو ساڵانی پێشوە هیچ تاسیرێکی نەکردووە دینەکە و خێرەکەی تاسیری نەکردووە ساخەکە. قوربانیکردن سەرەڕای ئەوەی لە ڕووە ئاینێکەوە سونەتێکی گەورەی پێغەمبەری ئیسلامە، لە ڕووە ئابوووریەکەشەوە جوڵە دەخاتە بازاڕەکانی کڕین و فرۆشتنی ئاژەڵانە و گەرم و گوڕیان پێدەبەخشێت. هەر ئەمەش وا دەکات لەم چەند ڕۆژەی جەژنی قوربانی پیرۆزدا خاوەن ئاژەڵەکان قازانجێکی مادیان دەست بکەوێت. لە ڕووی کۆمەڵایەتیشەوە تێکەڵاوی زیاتر لە نێوان هاوڵاتیاندا دروست دەکات و بە هۆکارێکدا دەنرێت بۆ بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە نێو کۆمەڵگەدا. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی تەکەی جەباری.